لە کاتی هەرجوڵا یاخود دروستبوونی ناکۆکیەکدا لە هەرێمی کوردستان ناوی برێت مەگۆرگ دێتەوە سەرزاری میدیای کوردی جا بەهاتنی بێت بۆ ناوچەکە یاخود وەکو فریادڕەسێک بێت بۆ دۆخەکە. ئەم جارەیان لەگەڵ قوڵبوونەوەی ناکۆکیەکانی نێوانێکیەتی و پارتیدا مەگۆرگ هەم سەردانی هەرێمی کردو هەم وەکو فریادڕەسێکیش دەرکەوت. برێت مەگۆرگ ڕێخەری کۆشتی سپی بۆ ئاسایشی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقا لە سەردانەکەی ئەم جارەیدا بۆ هەولێر جیاوازی لە نێوان دوو لایەنە ڕکابەرەکەی هەرێمی کوردستاندا نەکرد، بەجیا لەگەڵ باڵاترین سەرکردەکانی یەکێتی و پارتیشدا کۆبوونەوەی کرد. لەسەر ئاستی سەرۆکایەتی هەرێم چاوی بە نێچیروان بارزانی سەرۆکی هەرێم کەوت، لەسەر ئاستی حکوومەتیش سەردانی ماڵی قوبا تاڵەبانی جێگیری سەرۆکگۆزیرانی کرد. بە گوێرەی زانیاریەکانی زوومیش بە تەلەفۆن قسەی لەگەڵ مەسرور بارزانی سەرۆکگۆزیران دەکات. لەسەر ئاستی حیزبەکانیش بەجیا لەگەڵ هەریاک لە مەسعود بارزانی سەرۆکی پارتی و بافڵ تاڵەبانی سەرۆکی یەکێتی کۆبووەوە. گەرچی وەکو زۆرێک لە سەردانەکانی پێشووی بەشێک لە نهێنی کۆبوونەوەکانی بە میدیا نەدا، بەڵام بەشێک لە ئامانجەکانی سەردانەکەی بۆ چارەسەرکردنی ناکۆکیەکانی نێوان یەکێتی و پارتیە. زووم لە زاری سەرچاوێکی ئاگادار لە کۆبوونەوەکانی ئەمڕۆوە ئاشکرای دەکات مەگۆرگ کە نزیکەی 20 ساڵە لە کاروباری ناوخۆی عێراقدا کار دەکات، 3 دۆسی بەدەستەوە بووە و لەگەڵ بەرپرسانی هەرێمی کوردستاندا گفتوگۆی لەبارەوە کردوون. 3 دۆسیەکە بریتی بوون لە وزە، ئاسایش، ناکۆکیەکانی یەکێتی و پارتی لە نێو حکوومەتی هەرێمدا. مەگۆرگ لەگەڵ هەردوو سەرۆکی یەکێتی و پارتیدا باسی لە ناکۆکیەکانی نێوان هەردوو حیزبەکە کردووە، دواتریش لەگەڵ جێگیری سەرۆکگۆزیران هەمان بابەتی لەسەر ئاستی حکومی باس کردووە. مەگۆرگ بەڕوونی پێی گوتوون پێویستە ناکۆکیەکانیان نەهێڵن و ڕێک بکەون. بە گوێرەی سەرچاوەکەی زۆم مەگۆرگ نەچوەتانێ وردەکاری کێشەکانەوە، بەڵکو کورت و پوخت پێی گوتوون ئاسایش و سەقامگیری ناوچەکە پەیوەستە بە پەیوەندیەکانی نێوان یەکێتی و پارتیەوە، بۆیە جگەل لە ڕێکەوتن بژاردەی دیکەیان لە بەردەمدا نییە. بە گوێرەی زانیاریەکانی زووم برێت مەگۆرگ لە ڕێگەی تەلەفۆنەوە پەیوەندی بە مەسرور بارزانی سەرۆکگۆزیرانیشەوە دەکات و هەمان هۆشداری پێدەگەیەنێت. بۆ پێی ئێستا سەرۆکگۆزیران بۆ بەشداریکردن لە کۆڕبەندی ئابووری داڤۆس بە سەردان چووەتە سویسرا. سەرچاوەکەی زووم ئاشکرای کرد مەگۆرگ لە سەردانەکەی ئەم جارەیدا خۆی وەکو نێوەندگیرێک لە نێوان یەکێتی و پارتیدا نیشانداوە. ئەوەی لە جانتاکەیدایە لە ئەمریکاوە هێناوێتی بریتیە لە هۆشداریەک کە ئاراستەی هەردوو حیزبە دەسەڵاتدارەکەی هەرێمی کردووە پێی گوتوون پێویستە ڕێک بکەون. ئەم هۆشداری ئەمریکا بۆ یەکێتی و پارتی ئامانجێکی لە پشتەوەیە کە بریتیە لە هێنانەکای دۆخێکی سەقامگیر لە سەرتاسەری عێراقدا. ئەمریکا تاوەکو ڕادەیەک لە سەقامگیری دۆخی ئێستای عێراق دڵنیایە، بە تایبەت پاشپێکهێنانی کابینەکەی سوودانی و هەڵبژاردننی سەرۆککۆماری عێراق لە کۆتایەکانی ساڵی ڕابردوودا. مەگۆرگ کە چاوی ئەمریکایە لە عێراق و ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەر لەوەی بێتە هەولێر سەردانی بەغدای کرد و لەگەڵ سوودانی کۆبووەوە. ئەم کۆبوونەوەیشی هەر لە چوارچێوەی ئەو ئامانجەدا بووە کە دەیانەوێت سەقامگیری تەواوەتی بۆ عێراق بگەڕێتەوە، بە تایبەت کە باسییان لە ناکۆکیەکانی نێوان بەغدا و هەولێر کردووە، ئاماژەیان داوە بەڕێکەوتن لەسەر پشکی هەرێم و تێپەڕاندنی پرۆژە یاسای بودجە کە زۆرترین پەیوەندی بە خەڵکەوە هەیە.